خوێنراوە هەمان ڕۆژمان کردە ڕۆژی ئاڵای کوردستان ئەگەرچی ئەو حکوومەتە جوانە ئەگەرچی ئەو حکوومەتە جوانە مەرکراوە بوویە قوربانی سەردارانی وەرگارەدەستانی جیهان بەڵام ئاڵاکەمان لە ناخ و واقعی هەموماندا دەشەکێتەوە و چاوەڕوانیمان لێ دەکات تا ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی و بەڕاستی ناساندنی ئەو ئاڵاکەی وەزیر لەسەر چەند جیهاندا ڕۆژی ئاڵا تەنها ڕۆژی شادی و ئاهەنگ نییە بەڵکو ڕۆژی بەرپرسیارەتی تاکتانی هەمومانە ئێمەی خوێندکار و مامۆستایانی زانکۆ پێویستە بەجددیبوونمان لە پرۆسەی زانستخوازیمان ئەم ڕۆژە بەرز و پیرۆز ڕاکەین شکۆدار بێت ڕۆژی ئاڵا ئاسوودە بێت گیانی ڕاکیش